ئەیهور لۆڤینۆڤ مامۆستای زمانی فەڕەنسیە لە ڕێگایی سەرەکی لیسچانسک باخمود لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا خەڵقی سواری ماشێنەکەی دەکات و دەیانگوێزێتەوە. ئەو لە بەهاری ساڵی ڕابردووە بەو شێوەیەش وانەی بە خوێندکارەکانی ئۆنلاینی دەوتەوە. کاتێک خەڵک دەگوێزینەوە 4 کاتژمێرمان هەیە، بۆیە ئێمە بە شێوەی ئۆنلاین پەیوەندی لەگەڵ خوێندکاران دەکەین و قسەیان لەگەڵەکەین. بەڵام ئەم مامۆستایی زمانی فەڕەنسی زیاتر لەوانەوتنەوە بە شێوەی ئۆنلاین کارێکی تری هەیە. ئەو هەروەها خەریکی هەماهەنگی چەندین پاسدا کە بە سەرانسەری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا گەشت دەکەن. لە ماوەی 5 بۆ 7 ڕۆژی داهاتوودا پاسەکان یارمەتی دەردەبن لە گواستنەوەی زیاتر لە 160 کەسی پەککەوتەی سەرجێگا لە مەترسیداترین ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. سەرگرتنی گواستنەوەیان مۆجیزەیەکی لۆجستیە. تیمەکە هێڵی تەلەفۆنی بەخۆڕاییان هەیە بۆ ئەوەی ڕاگوازراوەکان بتوانن پەیوەندیان پێوە بکەن، ناونیشان بەجێبێڵن و بخرێنە سەر لیست و بەڵام بۆ هەندێکیان کاتەکە زۆر درەنگ بوو. کاتێک گەیشتنە شوێنەکە کەمێ دواکەوتین، هەندێک لە خانوەکان ئیتی لەوێ نەمابوون. ئەو خەڵکەی لەوێ لە ژیانیان بەسەر هات. ئێمە نازانین گەیشتینە ئەو ناونیشانەی کە هەمان بوو چاڵێکماندی لە دەرەنجامی تۆ باران. بە هاوکاری دەیان خۆبەخش کە سەپەکەوتەکانی سەرجێگا لە شارۆچکە بچووکەکان دەگوازرێنەوە و دواتر دەهێنرێنە خاڵێکی ناوەندی گواستنەوە. پاشان بە پاس و شەمەند نەفەر دەنێردێن بۆ شاری لڤیڤ کە ناوچەیەکی تا ڕادەیەک سلامەتە لە تۆپبارانەکانی رووسیا. زۆر جار هەندێک لە ڕێگاکانی ڕاگواستنەوەیان چیتر دەستیان پێناگات. لۆڤینۆڤ دەبێت ڕێگای نوێ بدۆزێتەوە. دیمیترۆ ماکسیمۆڤیچی چاوی بە لیهۆڤنۆڤ کەوت دوای ئەوەی لە سەرەتای جەنگدا بۆ شاری جرنڤتسی گواسترابەوە. ماکسیمۆڤیچ بە دوای یارمەتی دەردا دەگەڕات بۆ گواستنەوەی دایکی لە ناوچەی کیف. هەرزوو ئەو دوو پیاوە تیمێکیان پێکێنا. ژنێک بانگی کرد و پرسی دەتوانی کەسێکی سەرجێگا ببەی؟ ئەو جۆرە پەیوەندیانە زۆر بوون، ئێمەش هەمیشە ڕەتمان دەکردەوە. بەڵام کاتێک ژنەکەوتی ئەمە دەیەمێن ڕەتکردنەوەیە کە بیستومە، ئیهۆر پێشنیازی کرد کە هەوڵ بدەین ئەم کەسانە لەوێ دەربهێنین. بیهێنە بەرچاوت کە لە ژێرزەمینی ماڵێکدا خۆشۆردنی کەسێکی پەککەوتەی سەرجێگا چۆنە، نیمچە مەحاڵە. ماکسیمۆڤیچ هەروەها بە دوای ئوردوگا دەگەڕێت بۆ هەر ڕاگوازراوێک. بۆ هەندێک کەس شوێنی نیشتەجێبوون بەکرێ دەگرێت، هەندێکی تریش دەنێردرێن بۆ دەرەوەی وڵات. ئێستاش کە شەڕەکە پێی ناوەتە شەشەمین مانگەوە، ماکسیمۆڤیچ بەنیازە بەخۆی ئوردوگایەک بکاتەوە. بە یەک ئوردوگا لە ناوچەی کیێڤ دەست پێ دەکەین، بە دوای بەشێکی نەخۆشخانەکەیدا دەگەڕین کە چیتر بەکار نەهێنرێت و ئەگەر ئاو گەرما و کارەبایان لەوێ هەبێت ئەوە پاری بۆ پەیدا دەکەین بۆ کڕینی جێگای نووستن و نوێن. کارێکە هەرگیز ڕناوەستێت لە ئیستاوە لۆڤینۆڤ خۆی بۆ گواستنەوەی خەڵکی دیکە ئامادە دەکات. 25 ناونیشانی پشتڕاستکراوەی پێیە کە لە پانتایی 3000 کیلۆمەتردا بڵاو بۆتەوە. شایان پاشا، دەنی ئەمریکا بۆ راپۆرتی ئۆملیان ئۆشۆدڵیاگ لە ئۆکرانیا.